یەک فڕەی ئەم ڕۆڵێتە هەرچی ڕەنزی چەند ساڵت هەیە بە بادەڕوات. بەرنامەی شۆن پەنجام جارە باسی بابەتێک دەکەین، یعنی معقولە چارە نووس و بەختی ئینسانی لەم کەلەیە کۆبێتەوە. ماروای کرد کە ئەمە ژیانەکەمان بە تەواوی وێران بیتن و ئێستاش هەر چار منداڵەکەم بردووە خۆم بە خەویان دەکەم و جیا بمەوە لە پیاوەکەم ئەوەش لە ڕێگەی قمارەوە. هەر شوێنێک یاری قمارکردنی تیا ئەنجام بدرێت دوای وەرگرتنی ڕۆژنامەدی بەڕێز دادوەر سەرجەم ئەو تۆمەتبارانە دەستگیرەکەن کە ئەو یاریانە ئەنجام. یەکەچیان لەم تۆمەتبارانە نامانێ ئاماژەی پێ بکەین. قەرداری ئەم هاوڵاتێ بووە. ئەمەش بۆ تۆمەتبارەش بۆ سگە لەوەی یاریان کردووە. گوتێتی وەرە لێرەی قمارەکەی دەکەن کە بردمەوە پارەکەت دەمەوە قەردەکەشت دەمەوە کەسی دەژی کرا. مادەی هۆشبەر و مخدرات کە ئەوە گەلێک زۆر بووە و زائیدەنیش قماریش. ئەو دوو چینە نەناو هەر کۆمەلگایەک ببی ئەو کۆمەلگایە بەرەو تێکچوون دەچی. لە بەرنامەی شۆن پەنجا ئەم جارە ئەوەتان پێ نیشان دێن. ئەم یاریە چییە کە ماڵی خەڵکی وێران کرد؟ هاوکات ئەوەی دەستم چییە پێتان دەڵێم ئاسایشی هەولێر. چی دەست بەسە داگرتووە ئەم باندانە بەنیازی چی بنن لە ناو شاری هەولێر؟ ئەوەشتان پێ دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان چی کرد بۆ ئەوەی ئەم تاوانە نەمێنێت، چونکە ئەمە دەرد و بەڵاو ئافاتێکی گەورەیە کۆمەلگا ناو دەبات، گەنجەکانمان ناو دەبات. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان چی کرد بۆ پاراستنی هاوڵاتیان و گەنجەکان چۆن ئەم تاوانە بمبڕ کرا و ئەمانە چین لەلای ئێمە؟ یاری قمار بە هەموو جۆر و شێوازەکانی هەم تاوانە هەم گوناح دوورە لە دابوونەریت و شەرع لە زۆربەی وڵاتانی جیهان. لە هەرێمی کوردستان و وڵاتی عێراقیش بە یاسا قەدەغێ و ڕێگەپێنەدراوە و لێپرسینەوەی لەسەرە. سەبارەت بەو تاوانە و یاری قەدەغ کراوە کە دەردێکی کوشندەیە و بەهێمنی تاک و کۆمەلگا لە ناو دەبات داچینە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر. بەرنامەی شۆن پەنجا باچی ڕۆکی ئافرەتێکی قوربانی ئەو تاوانە دەست پێ دەکات. هاوسەری ئەو ئافرەتە بەهۆی یاری قومارکردن هەموو داهات و سامانەکەی و خێزان و منداڵەکانی لەدەستدا. ئەو پیاوە قومار بۆ هۆکاری دۆڕانی خێزان و منداڵەکانی. دوای ئەوەی کە هاوسەرگیریم کرد ژیانێکی خۆشمان هەبوو، ژیانێکی سادەمان هەبوو، خان و سیارۆشتی خۆمان هەبوو، لەگەڵ پیاوەکەم ژیانێکی تایبەتی خۆمان هەبوو، یعنی هیچ کێشەیەکمان نەبوو. دواتر کە بووینە خاوەن منداڵ، دواتر کە بوو 4 منداڵ، سەبر زانیم کە پیاوەکەم کێشەی هەیە و ئەم بەهۆی کێشەکەەوە زۆر عەسەبی دەبوو و قەردار زۆر دەهاتنە بەردەرکە. سەبر زانیم کە دەستی کردووە بە قمار. دواتر کە دەستی کرد بە قمار سەبر کە ئەو شتانێک کە پەیامان کرد و بەیەکە و بە هەوڵ کۆش ینی مادیبوون یەکتری و پەیامان کردبوو لە دەستماندا و سیارەکەش مقڕی بوو بە مادیبوونی خۆم و پیاوەکەم ئەویشمان لە دەستدا، ینی هەمووی لە ڕێگای قمارەوە و هیچ شتێکمان نەما. قەردار زۆر دەهاتنە بەردەرکەی وای لێ هاتبوو سوکایەتی زۆریان پێدەکردین و زۆر عیلەکەمان زۆر تەواو هەڵوشرا بوو، هیچ شتێکمان نەما بوو. دواتر کە بڕیارمدا لێ جیابمەوە بە بۆنەی ئەوەی کە هیچ شتێکمان نەما و مدمینی قمار بوو هیچ شتێکمان ینی ژیانەکەمان خۆشی تێدا نەما بوو، توندوتیژی بەرامبەرم دەکرد. ئەو توندوتیژیە ژوای کرد کە ئەمن جیابمەوە، ینی هانام لە بۆ دەستگای ئاسایشی هەولێر و حکوومەتی هەرێم برد کە دەستیان خۆشبی، ئەوانش یارمەتێکی زۆریان داین و ئەمن و ئاسایشی هەولێر زۆر ینی ماشەڵڵا ینی لە دوای کە ئەو قەزیەکەم بەسەرم هات زۆر یارمەتیان دام
ئێستش کە دەبینم کە مەسەرەن ئەو باندانە کە دەگیرن دەستی قمار و ئەشتانە باوەڕ بکە زۆر دوعای دەکەم چکە من دەزانم چ ئازارێکم دیتە و ئەمن دەزانم کەسم بەسەر هاتیە و زۆر دەستخۆشییانە دەکەم ئینشاءڵڵا دائیمان یعنی بەردەوام بن لەو کارانیان زۆر سوپاسیان دەکەن دوعاکانی ئێمەشە لەگەڵەوان دەبیتن. ئەو تاوانە کە لە یاریەکی قێزەون و مەترسیدار ئەنجام دەدرێت لەم یاریە هەمووان کە بەشدارن دەدۆڕێنن تەنها کەس براوەیە کە خاوەنی ئەو قومارخانەیە. سەبارەت بەو باندانە تیمەکانی هۆبەی تاوانەکان و لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەست بە لێکۆڵینەوە و بە دوواداچوون دەکەن. لە لێکۆڵینەوەکان دەردەکەوێت چەند کەسێک ئامادەکاری دەکەن بۆ بردنە ژوورەوەی ئامێری ڕۆڵێت و قومار بۆ ناو یەکێک لە پرۆژەکان. ئەو باندانە لە ژێر چاودێری هێزەکانی ئاسایشن بەڵام بێئاگان لەوەی چاودێری دەکرێت. هێزەکانی ئاسایشی هەولێر پلانی ڕوبەڕووبوونەوەی ئەو باندانە دادەڕێژن و ئەنجامی دەدەن. هێزە تایبەتەکانی سوات و کۆماندۆ و جموجۆلی ئاسایشی هەولێر چەند ئۆپەراسیۆنێک دوای چاودێریکردنی ئەو باندانە ئەنجام دەدەن. لەو ئۆپەراسیۆنانە چەندین کەس و باندە گیر دەکرێت. ژمارەیەکی زۆر لە کەلوپەلی یاری قەدەغکراوی قومار و قومارچیەکان دەست بەسەردا دەگرێت. ئەو کەلوپەلانە لە ڕۆڵێت و فیشە و بابەتی تری قومار پێک دێت کە ئامادە کرابوون بۆ قوماربازەکان تا یاری ئەنجام. معقولە چارەنووس و بەختی ئینسانی لەم کەلەیە کۆبێتەوە. لەم بەرنامەوەتان پێ دەڵێن ئەم ڕۆڵێتە ئەمە بەم شێوەیە کە بەکاردێت قوماربازەکان قومارچیەکان بەکاردێنن. ئەمە لە یەک خولەک ئەوەی لە ماوەی 20 ساڵی تەمەند کۆت کردوتەوە ئەمە لێ دەستێنێت لە ناوت دەبات. ئاسایش دەستی بەسدا گرتووە بزانە حکوومەت چی کردووە بۆ ئەوەی توی هاوڵاتی پارێزراو بێت. لە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر تۆمەتباران نیشان دەدەین دوای ئەوەی دەستگیر دەکرێن و دام بە تاوانەکانیان دەنێن. ئەوەی دەستی من کە دەیبینێن ئەم بۆکسە ئەم جانتایە ئەمە ئافاتێکی لە ناوەکە هەر کەسێک تووشی بێت ئاڵودەی بێت ماڵی وێران دەکات. ئەمە نەخۆشیی کوشندەیە بێتە ناو هەر کۆمەڵگەیەک وێرانی دەکات. باشە هەرچەندە لە هەندێک شوێن ڕێگە پێدراوە بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستان نەشەرع نەیاسا نەدابنێت ڕێگە پێدراو نیە ئەمە تێدا. باشە ئەمە هیچ جیاوازی نیە لەگەڵ مادەی هۆشبەر بەهێمنی کۆمەلگا ناو دەبات ئەو کەسە دەکوژێت کە تاوێنتەوە. باشە ئەمە وەک مادەی هۆشبەر ئەو کەسەی دەستی پێ بگات ئاڵودەی دەبێت کە ئاڵودەی بۆ ئیدی دەبێت بیر لەوە بکاتەوە چارەنووسی سوێ دێت بەم شێوەیە. ئەمانە ئەو تۆمەتبارانن کە ئەم کەلوپەلانیان گیراوە. ئەمە ژیاری قومارە تاوانی قومارە ئەمەتان پێنیشانە دێن ئێستا ئەمە چی تێدایە. باشە ئەمەیە ئەوی دەبین. بەڕێبەراتی ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێک لە شاری هەولێر لە یەکێک لە شوقەکان ئەم تۆمەتبارانە دەستگیر دەکات کە ئەمانە چیان کردووە. ئەمانە یاری قومار تاوانی قوماریان ئەنجام داوە هێناوێتە شاری هەولێر لە گرتەبیوتەکان دەردەکەوێت دەگوازنەوە دادەنێن دەڵێن یەڵە دامدەستگامنیەکان ئاگادار نەبن خۆشاربی حاکم نییە بەڵام دامدەستگامنیانە وشیارن ئەمانە ئەمنێتی ئەو شارە ئەو هەرێمیان دەستا حکومەت چاوکراوەیە. باشە ئەمانەوە لە خاڵی بووینە ئەم یاریە دێن و ئەم قومارە ئەنجام بدەن و هاوڵاتیان توش دەکەن و جرفانیان بەتاڵ دەکەن. بەڵام ئاسایشی هەولێر بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش ئەم تۆمەتبارانە سەرجەمیان دەستگیر دەکات دەست بەسەر ئەم کەلوپەلان دادەژێت ئەمە ڕۆڵێتە ئەمە فیشێ ئەمە تیکساس و وەرەقەی کۆنکانە کە ئەمە لە کاتی ئۆپەراسیۆنەکە دەستی بەستا گیراوە. ئەم تۆمەتبارانەش خەڵکی وڵاتانی دراوسێی هەرێمی کوردستان و عێراقن لە عێراق
لە تورکیا لە وڵاتی ئێران لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕویان لەم شارە کردووە ئەم یاریان هێناوە ئەنجامی ئەدەن ئەمە وەستاکەیەتیان مە خەڵکی وڵاتەش دراوسێ هاتۆ لێرە باشە گەنجەکانمە ئاول دەکەن لە ناویان بەن هەستی نیشتمانی نەمینێت بۆی تووشی ئەم تاوانەیان بکەن ئیدی خێزانەکان تێک بدەن شیرازە خێزان بە زۆرەها زۆر لە فروفێڵ دەندیانی کۆمەڵگەی ناوبن بەڵام پاڵپشتی سۆرە وەزیران ڕێزا مەسۆر بارزانی بۆ دام دەستگامنیەکان بەرەگەی وەزارەتی ناوخۆ دامەزراوەکانی سەر بانزومانی ئاسایش و ئاسایش هەولێر ئێستا کە دەیبین ئەوانە دەستداگرتووە واریان بۆ ناڕەخسێنن ئەمانە چاودێری کرانە چۆنیان هێناوە چۆن دەگوازنەوە بۆ ئەم شوێنە چۆن ئەنجامی ئەدەن لە کاتی ئەوەی پێشەوەی دەست پێ بکەن یان هێشتا ئەنجامیش دەن ئەم هێزانە هەست زیرەک بووینە هەم بە وریاوە مامەڵەیان کردووە چاودێریان کردن بە باشی ئەمانە خەریک بووینە دەست پێ بکەن نیان هێشتا دەست پێ بکەن یەکسە دەستگیریان دەکەن ئەم کەلوپەلانە دەستی بەستا دەگیرێت پێشنەی تاوانیشیان هەیە ئاسایشی هەولێر داوا لە هاوڵاتیان دەکات لە هەر شوێنێک ئەمانیان بینی ئاگاداریان بکەنەوە دام دەستگامنیەکان بۆ ئەوەی ڕێگەنەدەن ئەم دەردوو بەڵاو ئافاتە بێتە ناو هیچ کۆمەڵگەیە چونکە ئەمە زۆر جار تاوانی دیکەی دزی و کوشتنی دروست دەبێت ئەو کەسێک کە دەدۆڕێنێت باشە چی دەکات پەنا بۆ تاوانی دیکە دەبات خێزانی دەستدات کە سوکاری ماڵ و سەرۆک و سامانی منداڵی بۆ ئەوەی ئەم تاوانە بڵاو نەبێتەوە ئەم دیاردەیە دەمەوێت ئەوەش باسکەم یەکەچیان لەم تۆمەتبارانە نامانێت ئاماژە پێ بکەین قەرداری ئەم هاوڵاتێ بووە ئەمەش بۆ تۆمەتبارەش بۆ سگە لەوەی یاریان کردووە گوتێتی وەرە لێرە قمارەکەی دەکەن کە بردمەوە پارەکەت دەمەوە قەردەکەشت دەمەوە کەسی دەژی کرا قەردەکەش پێنراوە کابراش توش بوو کاتێک کە کەسێک تاوانی دەکات دەستگا ئەمنیەکان کە ڕێگری لەم تاوانە دەکەن ئەو کەسانە ڕەنگەستە وا بیر بکەنەوە ئەمانە وا بیر بکەنەوە ئەمە یەکیان پێشی ناخۆش بوو تەسوور دەکرا وا بیر دەکەنەوە کە ئەمە هەڵەیەک دەکەین ئەمە نازانێت ئەوەی حکومەت دەیکات ئەوەی کە لەم بەرنامەیە باسەکرێت ئەوەی کە دەستگا ئەمنیەکان داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ چیە بۆ پاراستنی تۆی هاوڵاتیە بۆ پاراستنی کەس و کار و خێزان و ماڵ و منداڵی ئەم تۆمەتبارانەیە بۆ ئەوەی کەس چارنووسیوای لێنێت بۆی منداڵ سەرگەردان نەبێت خێزان سەرگەردان نەبێت ماڵی کەس وێران نەبێت ئەمە بۆ ئەمەیە ئەنی حکومەت هەوڵی چییە هەوڵی ئەوەیە کە تاوانکەم بیتەوە ڕێگرێت تاوان بکەن خەڵک هۆشیار بیتەوە بۆی کۆمەڵگەیەکی تەند و سەلامەت دروست بێت بۆ ئەوەی کەس نەکەوتە زیندان بۆ ئەوەی کەس بێ باوک نەبێت منداڵ سەرگەردان نەبێت ئەم دەردە ئەم کوشندەیە دەردە کوشندەیە هەندێک شوێن هەیە هەندێک ماڵ هەیە وێران بووە باشە دەمی ئەوەشتان پێ بڵێم ئێمە لە بەرنامەی شوێن پەنجە یەکەم بەرنامە یەکەم ئەڵقەی بەرنامەی شوێن پەنجە باسی قمارمان کرد ماوەی چەند ساڵ پێش ئێستا ئەو کەسێک کە چیرۆکی بەرنامەکە ئێمە بوو ئێستا کەسێک کە دوای ئەوەی وازی هینا لە بەرنامەکە ئێمەش بەشداری کرد ئاسایش دەژوری کرد بوو ئیدی ئەمە بیری کردەوە کەس تاوانێکی ئەنجام داوە خێزانەکەی چی بەسەر هاتووە پێشتر چی هەبوو ئێستا هیچی نەماوە ئێستا ئەو کەسە هەستاتۆ سەر پێی خۆی ئێستا ئەو سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان و ئاسایشی هەولێر دەکات دەڵێت ئەگەر ئەو لێپرسینەوەیان نەبان ڕەنگە ئەمن خێزانەکەم و منداڵەکەشم دەستدا بە ڕەنگە تووشی تاوانی زۆرا زۆر بامە دزی کوشتن زۆر تاوانی دیکەی دروست دەبێت ئەمە بۆیە ئەم هەوڵانە بۆ چیە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی سەلامەت بنێت تەنها کەس لەم یارە براوە بی خاوەنەکەیەتی هاوڵاتیان تووشە بوو خەڵک توش دەبێت دەدۆڕێنن لە یەک فڕەی ئەم ڕۆلێتەی ئەمە ڕۆلێتە لە یەک فڕەی کە ئەسوڕێ باشە دەگوترێت زۆر جار بە $1,000,000 زارکرێت لە یەک فڕەی لە هەرێمی کوردستانیش بە $200 زارکرا یەک فڕێ ئەم ڕۆلێت ئەم سوڕانەی ئەم ڕۆلێتی زانمە چ کارە ساتێکە ئەمە بردەکاری زۆر ئەمە نامانێت باسکەین بۆەوەی خەڵک کە چاوێنەکە فێر نەبێت و زانیەرەکان ئیدەمە لێکۆڵنەوەکان بەردەوام سەبارەت بەم تاوانە هەوڵی دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش لە دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانە و یاریە قەدەغە کراوە بە پاڵپشت و حکومەت وای کردووە لە دیاردەی تاوانی قمار بووە بە حالەت ئەمەش یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە سنووردارکردنی ئەو تاوانە و دەژیکردنی باند و پاکردنەوەی کۆمەلگا لەم تاوانە و لەو کەسانە
کە وەک نەخۆشیێکی کوشندە دەیانەوێت گەنج و لاوەکانمان ئاڵودە بکەن و لە ناویان بن بەڵام حکومەت ڕێگری لەم باند و لەم تۆمەتبارانە کردووە بۆ ئەوەی ئەم یاریە کوشندەیە نێتە ناو کۆمەلگا. وتەبێژی ئاسایشی هەولێر باز لە هەوڵەکانی ئاسایشی هەولێر دەکات لە چۆنیەتی ڕێگری لەو باندانە و ڕوبڕووبوونەوەی تۆمەتباران. ئێمە لە ساڵانی ڕابردوو بە پاڵپشتی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانمان تەواو چڕ کردەوە لەسەر ئەو شوێنانەی کە کاری قومارکردنی تیادا ئەنجامەدراوە لە ماوەکانی ڕابردوو توانیمان دەست بەسەر ژمارەیەکی زۆر ئامێردا بگرینەوە و ئامێرانەمان بە فەرمانی دادگا و لە ناوبەر. ئەتوانم بڵم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەم بابەتە لە سنووری شاری هەولێر بە تەواوەتی کۆتایی پێهاتبوو. دواتر زانیاریمان وەرگرت کە باندێک کە پێک هاتبوون لە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان هی وڵاتانی دراوسێ تێدا بوو و بەنیازن چەند ئامێرێکی قومارکردن بێن لە شاری هەولێر لەلایەن تیمەکانمانەوە دەست بە ئەنجامدانی بە دواداچوون کراو و سەرجەم ئەو کەسانە و ئەو تۆمەتبارانە خرانە ژێو چاودێری لە کاتی هێنانی ئامێرەکان بۆ ناو شاری هەولێر و گرتنی جێگایەک دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەری لێکۆڵینی ئاسایشی هەولێر لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی کارەکەیان سەرجەم ئەو تۆمەتبارانە دەستگیر کرابوون کە 4 تۆمەتبار بوون و سەرجەم ئەو ئامێر و کەلوپەلانەی کە هێنابیان کە بەنیاز بوون یاری قومارکردنی پێ ئەنجام بدەن لەلایەن تیمەکانمانەوە دەستیان بەسەری گیرا و هەوڵەکانمان بەرداوامە بێ و داوا لە هاوڵاتیانەکەین کە خۆیان بە دوور بگرن لە ئەم جۆرە کارانە لەبەرەوەی بەڕاستی هۆکارێکە بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی هۆکارێکە بۆ تێکچوونی خێزانەکان و لە ماوەکانی ڕابردوو بینیومانە چەندین کەس بەهۆی ئەنجامدانی یاریکردنی قومارکردنەوە تووشی زەرەر و زیانێکی زۆر بووە تووشی تێکچوونی شیرازەی خێزانی بووە تووشی لێکجیابوونەوە و هەڵوەشانەوەی خێزانی بوون بۆیە هەوڵەکانی ئێمە هەمیشە بەردەوامە بێ و تیمەکانمان بەردەوام چاودێری یەکەین لە هەر شوێنێک یاری قومارکردنی تیا ئەنجام بدرێت دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەر سەرجەم ئەو تۆمەتبارانە دەستگیرەکەن کە ئەو یاریان ئەنجام لەم گازونەیانە باندێکی ئافرەتان پیاوان کە بیانین بەڕێوەی دەبن کە کەلوپەلەکانیان لە سنووری وڵاتی ئێران بە قاچاق هێناوتە هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ئەم یاریە و ئیدی ئەم نەخۆشە دەبێتە هۆی ماڵوێرانی هەر کەسێک کە جیرۆدە و ئاڵوودەی بێت. مامۆستایەکی ئاینی ئەم تاوانە لە ڕوانگەی ئاینی ئیسلام و قورئانی پیرۆز باز دەکات هاوکاتش گرنگی هەوڵی حکومەت دەخاتە ڕوو لە پاراستنی کۆمەڵ و کۆمەلگە و تاک و خێزان. خوای تبارك وتعالى لقرآن بيروس براشكاوي باسي قماري كرديها دفرمي يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. خوای تبارك وتعالى لو آياتي باسي دوشتمان لبو دكا باسي شراب وعرق دكا وباسي قماريش دكا أو دوشت زور مهمة كإستا تمشاب كان ناوكو ملقامان قالك زور بوا عرقك وإنما الخمر دتانين إستا بينس ريزي أوي كمادة هوجبر مخدرات كأوز قالك زور بوا وزائدا نيش قماريش أو دوتينا نناو هر كو ملقايك ببي أو كو ملقايا برو تيكسون دتي أبر هندي كبابتك وبابتي قمارا خوای تبارك وتعالى فرمي رجس من عمل الشيطان فاجتنبوا الرجز علماء درين لتفسير درين لجناحة هرا جورا كان يعني همو كردوي خراب وقبيح لنا أو رجس زي جايبتوا أو رب العزة فرمي قمار رجسة يعني هي تشتق وكو قماري خرابنيا لولا بروي لقى كومال جاي تيكلا
دەفەرمی فەجتەنیبوو ئیجتینابیش نارێ مەیکەن تەنها دەرێ خۆلێ بپارێزن دوورکەونەوە لێ فەرقی هەیە ئیجتیناب لەگەرەوەی کە مەیکەن فەتروکو ئیجتیناب یعنی لێ نێزیک مەکەوە یعنی مەڕ و ئەو جێگای کەیلێتی ئەو جێگای دەبتە سەبەبی ئەو برادەرانت کە لەگەرە ئەو ئیشەی دەکەی ئەو تیجارەتەی دەکەی ئەو هاتو چووەی دەکەی هەموو ئەگەر بووە سەبەبیەوە ئەتو نێزیکی کردەوە لەو قومارەی دوور بکەوە لۆ لەبەر ئەوەی دەرێ عاداوە و بەغضا زیاد دەکە دوژمنداری زیاد دەکە ڕق و چینەش قومار وەی لێ هاتیە کۆمەلگای تێک دەدا خێزانی تێک دەدا برادری تێک دەدا داکوبابی لێک دەکا ژن و پیاوی لێک دەکا برادری لێک دەکا تووشی کوشتن قەتل بە سەبەبی قوماریە مادەی هۆژبەر بە سەبەبی قوماریە کابرا خێزانی خۆی لەسەردانا لەسەر قوماری کرد لەسەر خێزانی خۆی لەسەر سیارەکەی لەسەر تیجارەتەکەی تیجارەتی 50 ساڵ تیجارەتی خۆی دەکا ئەو پارەی خڕ کردیتەوە بەیەک شەوی لە دەست دەدا لەبەر هەندێک ئەوە عەداوە ئەوە بەغضاءە تووشی مادەی مخدرات و هۆشبەر دەبی ماری خۆی کاول دەکات تووشی سجن دەبی ژیانی خۆی هەموو تەحتیم دەکا بە سەبەبی ئەوەی چێ بە سەبەبی ئەوەیە کە خۆی تووشی قومار دەکات لەبەر هەندێک ئەمە بەڕاستی لێرەوەڕا پێم خۆشە هەم دەستخۆشی دەکەین کە ئەو هەڵمەتانە دەبینین لەولاو لێ ڕۆژانە مانگانە هەفتانە دەستخۆشیتان لێ دەکەین ئەوە وەکو جیهادە لە پێناوی خوای تەبارەک و تەعالە خوای تەبارەک و تەعالە دەفەرمی ئەمر بە چاکە و نەهی لە مونکەر ئەوە وەکو جیهادە لە پێناوی خوای تەبارەک و تەعالە کە ئینسان نەهی لە مونکەر بکە و ئەو مونکەرەش کە باسمان کرد کۆمەلگەی هەموو تێک دەدا لەبەر هەندێک خوای تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆز گەف دەکات لە ئەو کەسانەی کە دەیانەوێ فەساد و گەندەلی خراپە نەناو کۆمەلگا نەناو مسلمانان بڵاو بکتەوە دەفەرمی لە دنیای عەزابەکی زۆر توندیان لەبۆ هەیە و لە قیامەتیش لەبەر هەندێک پێویستە یعنی کەم تەرخەمی نەکرێ بەڕاستی لەو بابەتەی نابی خاترانەی تێدابی نابی لەبەر فلان و علان ئەبەدەن کاتێک کەوا ئەو کەسانە تەمەشا دەکەی ئەو کردەوانە دەکەن دەبی ئەقسا عقوبە سزا بدرێتی لەبەرەوەی ببتە پندێک لە بۆ ئەوانەی پێشوو لەبەر هەندێک ئەمە تەمەشا دەکەین لە قورئانی پیرۆز خوای تەبارەک و تەعالە زۆر باسی کردی ئەوانەی کە خراپە دەکەن ناو مجتەمع دەفەرمی لە ئایەت هەیە دەرێت دەست و پێیان ببڕی لە ئایەت هەیە دەرێت سزریان بکەیت لە ئایەت هەیە دەرێت دەبی نەناویان ببێ ئەگە گەیشتە سەبەبی ئەوەی کە کۆمەلگای تێک دەدا و پێغەمبەریش دەفەرمی صلی الله علیه وسلم ئەو حەدیثە زۆر بەقوەتە زۆر کاریگەرە زۆر ترسناکیشە لەو ئەوانەی کە قوماری دەکەن دەفەرمی هەر کەسانێک ئەگەر بێت و قوماری بکەن بە هەر شێوەک بە هەر ناوەک بی ئێستا زۆر ناویان دانایە ئێستا لە دنیاە مسابقەیە پێش بڕچەیە نازانم چییە بە هەر مسەمایەک بی قومار بیکەی پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم وەکو ئەوەیە دەستت نەناو خینی بەرازی دانابی و دەست نوێژیش ئەگەر بشۆی بچی نوێژیش بکەی دەرێ کە ئەنەما ئەتوو دەست نوێژی بە خینی بەرازی دەشۆی ئەوجە بزانن مسلمانینە ئاگادار بن ترسناکە زۆر خەتەرە لە کەناڵی بەڕێستان دەستخۆشی لەو ئەمن و ئاساییەی بکەین لەو هەڵمەتانە بکەین کەوا هەستانە بە توندکردنی بە لە قەفیزدانی ئەو جەماعەتانە ئەو باندانە ئەو نازان مافیانە هەر ناوەچی لێبینین کە ئەوانە دەیانێ بووینە سەبەبی ئەوەی کە کۆمەلگای تێک بدەن کە ئەوانە دەستگیر دەکەن متابعیان دەکەن چ لەوەی مادەی قومار یان لە مادەی هۆشبەر بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین و دەستیش نەپارێزن و ئاگادارین زۆر زخوتات لەوانەیە خارجی و داخلی هەندێک زار دەکەوتە سەرتان ئەوەی ئەو ئیشەکارانە دەکەن بەڵام لەگەرەوەش دەستخۆشیان لێ دەکەین کە جێنادەنە ئەولای لەبەر ئەوەی تا باسیشمان کرد ئەوە حەقەکی شەرعیە حەقەکی دینیە کە ئەمر بە چاکە و نەهی لە مونکەر بکەن دەستخۆشیتان لێ دەکەین بەردەوام بن ئینشاءالله خوای تەبارەک و تەعالە هەردەم ئاوا خزمەتی دین و ژینی ئەو ملەتەی دەکەن ئینشاءالله